ئۆرشەلیم شاری ئەینەکان. ئۆرشەلیم لەسەر دەستی پێغەمبەر داوود بنیاد نراوە. نەوەکانی ئەو پێغەمبەرە بە شێوەی پشتا و پشت لەم شارەدا ژیاون و درێژەیان بە بنیادنانی شارەکە داوە. بە تایبەت پەیامبەر سولەیمان نەوەی پەیامبەر داوود تەواوکاری کارەکانی باوکی بووە لە ڕووی بنیادنانی شارەکەوە. بە درێژایی مێژوو پاژماوەی پەرستگا و ئاسەواری بیناکۆنەکان لەم شارەدا بوونەتە سیمبول بۆ شوێن کەوتوانی هەرسێ ئاینە ئیبراهیمیەکە، واتە ئاینی ئیسلام و یەهودیەت و مەسیحیەت. ئەمە ژوای کردووە شارەکە بە شاری پیرۆز ناو ببرێت. ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە لەم شارەدا سێ شوێنەواری مێژوویە کە هەر یەکیان لەلایەن یەکێک لە ئاینەکان پیرۆز و ڕێزلێگیراوە. بۆ موسڵمانەکان مزگەوتی قودس مەسجد الأقصى، بۆ یەهودیەکان دیواری ئۆرشەلیم، بۆ مەسیحیەکان کڵێسای گۆڕی پیرۆز مەقبەرە الموقەدەسە. ئەمانە ئەو سێ شوێنەوارن کە وایان کردووە شارەکە بۆ ماوەی سەدان ساڵ لە ڕووی خاوەنداریەتیەوە بکەوێتە کێشەوە و شوێن کەوتانی هەرکام لەو ئاینە شارەکە بەهی خۆیان بزانن. مزگەوتی قودس مەسجد الأقصى لە دوای مەککە و مەدینە ئەم شارە بۆ موسڵمانان پیرۆزترینە. ئەمەش بەهۆی هەبوونی ئەو مزگەوتە دێرینەوەیە کە بە مەسجد الأقصى ناو دەبرێت. پێغەمبەری ئیسلام و هاوڵەکانی لە سەرەتادا ڕوویان لەو مزگەوتە دەکرد بۆ نوێشکردن، تا ئەو کاتەی قیبلە گواسترایەوە بۆ مەککە. مزگەوتەکە تایبەتە بە موسڵمانان و تا ئێستا چەند جارێک ڕێککەوتن لەسەر ئەوە کراوە کە ڕێگە نەدرێت پەیڕەوانی ئاینی یەهودی بچنە ناو مزگەوتەکەوە. بەدەر لەمانە پیرۆزی ئەم مزگەوتە لەوەدایە کە لە شەوی میعراجدا کۆتا پەیامبەری ئیسلام محەممەد الموستەفا هاتەوە ناو مزگەوتەکە و پاشان لەوێوە چووە ئاسمان. دیواری ئۆرشەلیم پیرۆزترین پەرستگە یەهودیەکانە. عەرەبە موسڵمانەکان بە دیواری بوڕاق ناوی دەبن، دەکەوێتە بەشی ڕۆژئاوای مزگەوتی دێرینی قودس. یەهودیەکان باوەڕیان وایە ئەم دیوارە کۆتا پاشماوەی پەیکەری سولەیمانە. هەموو ڕۆژێکی هەینی پەیڕەوکەرانی یەهودیەت دێنە بەردەم ئەم دیوارە و نزا و پاڕانەوەکانیان دەکەن، یاخود ئاوات و نزاکانیان لە پارچە کاغەزێکدا دەنووسن و لە نێوان بەردەکانی ئەم دیوارەدا جێی دەهێڵن. ئەوەی جێی سەرنجە ئەو شێوەی مزگەوت کە تێکەڵاوی ژنان و پیاوان ڕێگە پێنەدراوە. تێکەڵاوی ژنان و پیاوان لە بەردەم دیوارەکەشدا ساڵانێکی زۆرە کێشەی لەسەرە و پارێزگارانی ئاینەکە پێیان وایە دەبێت ژنان لە سوچێکدا بوەستن و تێکەڵ نەبن و نزاکانیان لەوێ بکەن. کڵێسای گۆڕی پیرۆز بەپێی دەقەکانی ئینجیلی یوحەنا عیسای مەسیح لە کاتی لە خاتزانیدا خاچەکەی پێڕاکێشراوە تا سەرگردێک. بەپێی بیر و باوەڕەکان ئەو گردە شوێنی ئەو کڵێسایەیە کە بە گۆڕی پیرۆز ناوبراوە. کڵێسای گۆڕی پیرۆز یەکێکە لە شوێنەوارە گرنگەکان لە ئاینی مەسیحیەتدا کە هەفتانە سەدان گەشتیار بە مەبەستی نزا ئاینیەکان ڕووی تێدەکەن. ئەم سێ شوێنەوارە گرنگە هەرسێکیان لە شاری ئۆرشەلیمن. بەریەککەوتنی ئاینەکانیش لەم شارەدا بۆ ماوەی سەدان ساڵە گرفت و ناکۆکی ناوەتەوە. ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە سەرچاوە و چاوگی شوێنەوارەکان هەر یەک شتە و پەیڕەوکەرانی هەرسێ ئاینەکەش مەبەستیان لەو بەرهەڵستیانە باراستنی پیرۆزیەکان و ڕازیکردنی خودای گەورەیە. بەڵام وەگەو چیرۆکەی مەولەوی باسی دەکات ئەوان زمانی لە یەکگەیشتنیان جیاوازە. ئەولەوی دەگەڕێتەوە کە جارێکیان عەرەبێک و فارسێک و تورکێک بە هەرسێکیان یەک درهەمیان هەیە. کاتێک دێنە سەرباسی خەرجکردنی هەر کەسە و بە زمانی خۆی دەڵێت ترێمان دەوێت. وشەی ترێ لە هەر سێ زمانەکەدا جیاوازە و لە یەکتری حاڵی نابن، بۆیە دەکەونە شەڕ و یەکتری خەڵتانی خوێنەکەن. هەموو هۆکاری شەڕەکە لە چیرۆکەکەی مەولەویدا ئەوەیە کە ئەوان ناتوانن لە یەکتری تێبگەن ئەگەرنا هەر سێکیان یەک ئامانجیان هەیە.